چمەلای تەوەری دومی گفتوگۆکانی ئەمڕۆمان کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ شعر و بەرهەمەکانی یەکێک لە گەورەترین شاعیرەکانی کورد مەولەوی بەڕێوەچوون لەسەر دەکا لە جیهاندا هەوڵی یەکگرتنی کولتورەکان ئەدرێت هەڵبەتە ئەمە دەرفەتێکی باش دەبێت بۆ ئەوەی کە بەرهەمەکانی مەولەوی بە جیهانی بوون بناسێنرێت بەوەی کە لەم کۆنفرانسەدا ژمارەی بەرچاو لە توێژینەوە بیانیەکان بەشدان تێداکەوە کەساتر لە توێژینەوە کراوە لەگەڵ ئەوەدا کە توێژینەوەکان بە زمانە جیاوازەکانی عەرەبی و فارسی هەموو ئەمانە لەناو ئەم کۆنفرانسەدا جیان کراوەتەوە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە کاریگەریەکانی ئەم کۆنفرانسانە سەبارەت بە کاریگەریەکانی ئەم توێژینەوە و لێکۆڵینەوە جیاوازانم تایبەتی بەوەی کە ژمارەی بەرچاو لە لێکۆڵەری عەرەبی و هەروەها فارسیش لەم کۆنفرانسە گشتێدا بەشداریان کردووە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەم کۆنفرانسە هەروەها سەبارەت بە دەرەنجامەکانی ئەم کۆنفرانسە بە گشتی کاریگەری چی دەبێت لەسەر ناساندنی شعر و هەروەها بەرهەمە ئەدەبیەکانی کورد بە جیهان دەچمە لای زۆر بەڕێز دکتۆر محەممەد تاتانی سەرۆکی لیژنەی کۆنفرانسی زانستی مەولەوی ناسی و بەشازی کراستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ منتە ئامادە دکتۆر محەممەد سڵاو لێ بەبینیت باش زۆر بەخێر بیت. سڵاو لە ئێوەش بەیانی ئێوەش باش سپاسانەکەم بۆ بانگێشکردنمان دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ڕووماڵکردنی کۆنفرانسەکەمان. زۆر سپاس بۆ ئێوەش دکتۆر ئەوە ناڵین ئەو پرسیارە ناکەین پێش بەرنامەکەش تۆزە گفتوگۆمانکە لەسەر ئەوەی کە بەڕاستی هەڵبژاردننی مەولەوی بۆ یەکێک لە گەورەترین شاعیرەکانی کورد دەستبردن بۆ مەولەوی هەڵبەتە ئەمە خۆی ئەرکێکی قورسە و لەگەڵ ئەوەشدا هەر ئەو هەقی هەیەکە بۆ شێوازە گشتگیرە لەس ئاسی نێودەوڵەتیشدا کۆنفرانسێکی بۆ سازکە بەڵام من دەپرسم بۆچی لەم کاتەدا بیرتان لە ڕێخستنی کۆنفرانسێکی وەها گشتگیر کردەوە و ئەو بۆی کە ژمارێکی بەرچاو لە لێکۆڵەری کورد و هەروەها فارسیش بەشداریان کردو بۆی کە مەولەوی خۆشی بەشێک لە بەرهەمەکانی بە زمانی عەرەبی و بە فارسیش بە هەمان شێواز هەبووە. بەڵێ سپاسانەکەم خۆی ئەم کۆنفرانسە ماڵپەڕی مەولەوی هەیە کە بەڕێز ئەندازیار عادل مەولەوی بەڕێوەیە باونەوەی مەولەویە پێشنیازی ئەو بوو بەڵام حەزەکەم بە قسەیەکی یەکێک لە توێژەرەکانی دوێنێ دەست پێ بکەم کە دکتۆر عەبدولفەتاح ساڵح قەدی ژیافعی لە وڵاتی یەمەنەوە هات بۆ عەرەب بوو لە سەرەتای پێشێژنی توێژنەوەیەتی من گلەیەکم لە برا کوردەکانم هەیە گلەیەکەشم ئەوەیە ئێوە ئەو کەسایەتیە گەورە و بەرزانەتان هەیە بەڵام نایەن بە جیهانی دەرەوەی بناسێنن نەتان ناساندون بە جیهانی دەرەوە یەکێک لە ئامانجەکانی بەستنی ئەم کۆنفرانسە و ئەنجامدانی ناساندنی مەولەویە بە دنیای دەرەوەیش چکە مەولەوی لەناو خۆمانە زۆر ناسراوە لە کای ڕۆشنبیری کوردی و لەناو ئەدەب و ڕەخنی ئەدەبی کوردیدا بەڵام لە دەرەوە پێویست نەمان ناساندووە لە کاتێکە بۆ نمونە توێژەرێکمان لە وڵاتی جەزایرەوە دکتۆر عەمار جەیدل لەوێ توێژینەوەی لەسەر بەرهەمێکی مەولەوی کردووە یعنی بزانە کتێبەکەی لەوێ بە عەرەبیە لەبەر دەستیا بووە و زانیوێتی ئەمە زانایشی گەورەی و هاتووە توێژینەوەی لەسەر کردووە جا ئامانجی بەستنی ئەم کۆنفرانسە بۆ ئەوە بوو کە مەولەوی یەکەم لەوە دەرچێکە ئێمە تەنها وەک شاعیرێک ناسیمانە شاعیرێکی گەورە و بەرزە شعرەکانی ناسک و جوانە بەڵام لەگەڵ ئەمەیە زانایەکی ئاینی گەورەیشە زمانزانێکی گەورەیە چکە بە فارسی و بە عەرەبیش بەرهەمی نووسیوە لە هەمان کاتا شاعیرێکی گەورەیە ویسومانە لە هەموو ڕوویەکەوە مەولەوی هەم بە ناوخۆ هەم بە دەرەوەیش بناسیێنین. بەڵێ دکتۆر هەبەتەوە خۆش باس لێوە کرد مەولەوی لە هەموو کایەکانە ڕەبەتاوەتی لە هەر بابێک و لە هەر دیوێکیدا لێکۆڵینەوەی لەسەرکەیت ئەتوانیت بەڕاستی بە دەرەنجامێکی زۆر باش بکەیت من دەمێ ڕێی ئەو نووسەر و لێکۆڵەرە بیانیانە ئەو عەرەب و فارسانە لەسەر مەولەوی بزانم ئەوان ڕێیان چی بوو لە توێژینەوەکانیاندا چۆن باسی مەولەوی دەکەن زیاتر چ شتێکی مەولەوی کاریگەری لەسەر ئەوان هەبووەکە وا ڕیان کێشاوەتەنەوە ئەو لێکۆڵینەوانە. بەڵێ ئەو توێژەرە عەرەبەکان ئەوانش کە بە فارسی بوون زۆربیان هەر کوردیش بوون بەڵام چکە لە ڕۆژهەڵاتی کوردستانن هەندێکیان بە فارسی نووسی بوویان توێژەرە عەرەبەکان زیاتر لەسەر کتێبەکانی تری مەولەوی ئیشیان کردبوو نەک لەسەر دیوانەکەی چکە دیوانە شعرەکەی بە کوردیە و لەناو خۆمان نازیاتر ناسراوە و احتیمال ئەوانیش لێی تێنەگەن بەڵام ئەو کتێبی عەقیدەی مەرزیە و فەوائح و کتێبانی تری کە بە زمانی عەرەبی و فارسی نووسویەتی بۆ ئەوان زۆر ئاسانە بە تایبەتی بۆ عەرەبێک کتێبێک کە لەسەر عەقیدە بە عەرەبی نووسراوێ و بە ئاسانی لێی تێگا و مەولەویش کەسێکی ئاسایی نەبووە زانایەکی گەورەی سەردەمی خۆی بووە ئەو بۆچوونانەی لە سەردەمی خۆیان کاریگەریشی زۆری هەبووە لەسەر دەوروبەر و لەسەر دەرەوەی بۆیە عەرەبەکان ینی ئیشیان لەسەر کتێبەکانی عەقیدە و ئەوانەی کە لایەنە ئاینی و زانستە ئاینیەکانی تایە کەلام و ئەوانە عیلمی کەلام لەسەر ئەوانە ئیشیان کردبوو و ڕەئی
زۆر جوانیان هەبوو لەسەری و بە وەکو زانایەکی گەورە سەیریانە کرد لە کاتێکا لای خۆمان مەولەوی زیاتر وەک شاعیر ناسراوە بەڵام ئەوان ئەو ڕوانەی تریشان بینیوە لە ڕێگەی بەرهەمەکانیەوە کە ئەمە زانایەکی گەورەی سەردەمی خۆی بووە و کتێبەکانی بە تایبەتیەوەی لە بواری عەقیدە و زانسە ئاینیەکانایە تا ئێسش کاریگەری هەیە بوو. کاتە دکتۆر لەو چل توێژینەوە جیاوازەی کە لەسەر مەولەوی کراوە لە کۆنفرانسەکەتاندا خراوەتە ڕوو دەمێت ئەو بپرسم چ دەرەنجامێکی جیاواز چ زانیارێکی جیاواز لەم توێژینەوانە دەرکەوتووە کە جێگەی بایەق بێت و پێشتر پێی نەبرابێت یاخود بەشازە لە شوازەکان نەزانرا پرسیارەکە و جوانە خۆی هەر کۆنفرانسەکەیش ئامانجمان ئەوە بوو ئەو توێژینەوە ئەو کارەی کە لەم کۆنفرانسایە لەسەر مەولەوی ئەکرێ ئەوە نەبێت کە پێشتر وتراوچکە پێشتر لەسەر مەولەوی کار زۆر کراوە فیستیڤال کراوە میهرەجان کراوە زۆربەی توێژەری نووسەر و کەسە ناودارەکانی کورد بەشدار بوون لەوانەیە ویسمان ئەمە ئەوانەی کە وتراوە نەوترێتەوە شتێکی تازە بوترێتەوە بۆ نمونەیەکێک لەو لایەنانی کە هەر پانێڵێک تایبەت بوو بەوە نامەکانی مەولەویە مەولەوی پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆر بەهێزی هەبووە لەگەڵ کەسایەتیە دیارەکانی سەردەمی خۆیان لەگەڵ میری بابانە لەگەڵ چەندین زانایترە نامەی بۆ ناردوون ئەم نامانە هەمووی بەدەستنووس ماوەتەوە کە ئەی خوێنیتەوە ئەمە لایەنێکی تری کەسێتی مەولەویە بۆ دەرەخە کە لایەنە کۆمەڵایەتەکەیت و ئەو پەیوەندە کۆمەڵایەتی ئەو نامە جوانانەی کە نووسیوێتی بۆ کەسایەتیەکان ئەم جاراوە گوتم لەسەر ئەو کتێبانەی تری کە پێشتر زۆر گرنگی پێنەدراوە لە لێکۆڵینەوەی ئێمە چکە ئێمە خۆمان زیاتر گرنگیمان بە شعرەکانی مەولەوی داوە و جوانیشە ناسکە بە تایبەتی کە پیرەمێرد هاتووە شعرەکانی مەولەوی لە دیالێکتی گۆرانیەوە کردووە بە سۆرانی ئیتر ئەوە جوان و ناسک بوو لە ناو خەڵکا ڕۆشتووە و بووە بە گۆرانی و کراوە بە گۆرانی ئەم وێنەیە هەبووە زیاتر بەڵام ئەم کۆنفرانسە ئەو ڕوانەی تری مەولەویشی دەرخسووە کە زانایەکی گەورەیە کە خەڵکی پێگەیاندووە تەنانەت مەولەوی قەزاوەتی کردەوە وەکو دادوەر وا بوو ینی حکمی یاوە قەواڵەی پڕکردوێتەوە و مۆری خۆی لیاوە یانی زۆر کەسایەتێکی زۆر گەورەی هەبووە لە هەموو ڕوویەکی کۆمەڵایەتی ئاینی ئەدەبی زمان لە ڕووی زمانزانی و زمانەوانی و چکە ئەو بەرهەمانێک کە بە زمانی عەرەبی و فارسی نووسوێتی لە ڕووی زمانەوە لە ئاستێکی زۆر بەهێزایە ئەم کۆنفرانسە ئەوەیە ینی دەرامجامەکانیەوە کە ئەم لایەنانەی تری مەولەویش ناسێنراوە دەرخراوە لە ڕێگەی ئەو توێژینەوە زانسیانی کە کراوە لەسەر بەرهەمەکانی چۆن توێژینەوە هاوبەشەکانی نێوان توێژۆرانی کورد و هەروەها بیانی ئەمە کاریگەری دەبێت لەسەر ناساندنی مەولەوی بە جیهان یاخود بە کاربکردبوو بە جیهانی بوونی مەولەوی بەڵێ ئەمە زۆر گرنگە چکە ئەم توێژینەوە گوتمان جگە لە کەسانی ناوخۆهی دەرەوەی شیتایە ینی سێدانە عەرەبیەکێ لە میسر کە ئیتر میسر وڵاتێکە بە کللتور و ڕۆشنبیری و سەقافەت ناسراوە جەزائیر بە هەمان شێوە کەڵە نووسەر و زانای گەورەی تایە یەمەن بە هەمان شێوە ئێستا ئەمە سێ کەس لە سێ وڵاتی عەرەبیەوە هاتووە و بەرامیان لەسەر مەولەوی نووسی و ئەم بەرهەمە ئەگەر بیبن لای خۆیان ئەمە مەولەویش بەو شوێنانە ئەناسێنێ کاریگەری هەیە بڵێ ئەمە ئەتوانین بڵین سەرەتایەک ئەبێت بۆ دامەزراندنی سنتەرێکی تایبەت بە لێکۆڵینەوە لە هەم لە شەڕەکانی مەولەوی هەم بۆ هەموو ئەو کەڵە نووسەر و شاعیرانی دیکە کە لە مێژوودا بەڵێ سەبارەت بە مەولەوی ئەو ماڵپەڕی مەولەویەکە هەیە زۆر ئیشی باشی لەسەر کردووە تەنانەت ئێستا لیژنەیەکیان داناوە خاتوو ئەلیسایە و هەندێک کوردیشی لەگەڵایە کە دیوانە شعرەکەی مەولەوی ئەکەن بە ئینگلیزی ئێستا لەو پرۆسەیان و ئیشی لەسەرەکەن و شعرەکانی زۆربەی کراوە ئەیانوێ هەموو دیوانەکەی بکەن بە ئینگلیزی خۆی مەولانای ڕۆمی ئەو شاعیرە فارسەکە ئەو کاتی ناسا کە بەرهەمەکانی وەرجێڕا بۆ سەر زمانە ئەوروپیەکان و ئەوان ناسییان ئەنجازانیان بوو بە کەسایەتێکی جیهانی مەولانای ڕۆمی مەولەویەکەی ئێمەش کە مەولانایشی پێ ئەوترێ ئەو نازناوەشیە مەولەویەکەی ئێمەش ئەو بەرهەمانی ئەگەر وەربجێڕێ بۆ سەر بە تایبەتی هەر دیوانە شعرەکەی چکە بەرهەمە ئاینیەکانی بۆ جیهانی ئیسلامی ئەبێ بۆ وڵاتە عەرەبیەکان بەڵام بەرهەمە ئاینیەکانی بۆ بەریتانیا بۆ فەڕەنسا بۆ ئەمریکا ئاین لای ئەوان ئەو زۆر ئەوە نییە ینی گرنگی پێ نادەن بۆ شێوەی ئێمە بەڵام تۆ دیوانەکەی ئەو شعرە ناسک و جوانانەی کە هەیەی چکە لە شعری وای هەیە کە گوێی لێگریەها سەرسامە بی ئەڵێ من بە کەسێکی خۆشەویستی خۆیڵێ ئەڵێ من سرم لەبەر پێی تۆە دائەنێم ئاوا ڕوخسانم بۆی تۆ پێ بنەی بەسەرما ئەڵێ بەڵام داوای لێبوردنە لە یەکەم ئەترسم برژانگەکانم چوو بێ بەبەری پێتە ئازاری یابی یانی تۆ سیر چ ناسکێکی تایە خەمی ئەوەیەتی برژانگی ئازاری بەری پێی ئەوی یاپێکە ئەم سەری داناوە و ئەو پێ بنێ بەسەریا مەبەسم یعنی پڕە لە هەست و وێنەی جوان و ناسک
تو ئەم شعرانەی بەم جوانیە بەم ناسکیە بەم ئاستە بەرزە وەری بجێڕی بۆ زمانی ئینگلیزی یان بڵێن بۆ فەڕەنسی بۆ زمانەکانی تر و بیبینن و بیخوێننەوە چکە عادەتەن ئینسان کە خۆی لە ناو کللتورێکایە کەشتی کللتورێکی تر یەتە ناوی تازەیە سەرسامە بێ پێی قسەی لەسەرەکە و ئەمە واکە زیاتر بناسیێنرێ مەولەوی بە جیهانی دەرەوەیش. دکتۆر کارەکانتان لەسەر وەرگێڕانی شعرەکانی یاخود بەرهەمەکانی مەولەوی بە زمانەکانی دیکە چیە کاتان بۆ کردووەوە کێشن ئەو کەسانی بەڕاستیەوە زۆر گرنگە چکە شعرەکانی مەولەوی بەڕاستی پڕواتان قوڵن ڕەنگە بەتەنیا بە تەرجومەیەکی حرفی یاخود زارێکی نەتوانێت ئەو حەقە بە بەرهەمەکانی مەولەوی بدرێت. دەمە بستم کێن ئەو کەسانی کە دەتوانن بەرهەمەکانی مەولەوی تەرجمە بکەن و هەوڵەکانیشتان بۆ تەرجمەکردنی بابەتەکان. بەڵێ ئەو هەوڵانە وەکو بەشێک نییە لە کۆنفرانسەکە ینی هەر پێش کۆنفرانسەکەیش ئەو کەسانە ئیشی لەسەرەکەنەوە خاتو ئەلیسا خۆی ئەمریکیە و هەندێک کوردیشی لەگەڵایە و ئەو قسەیە جوانە ینی وەرجێڕانی شعر زۆر قورسە چکە شعر ئەو ئیستاتیکا و ئەو جوانیە و ئەو هەست و ئیحساسەی کە لە پشت وشەکانەوە هەیە بە چ زمانێک نووسراوە ئەم هەموو باگراوندە لە ناو وشەکانی ئەو زمانەیە کە تو ئەیکەی بە وشەی زمانێکی تر واتای وشەکە ئەڕوا بەس ئەو باگراوند و ئیحساس و هەستە جوانەی کە لەگەڵ یەتی لەوە ئەچێ نەڕوا لەگەڵی بۆیە ئەمە پێویستی بەوە ئەبێ تۆ لەگەڵ وەرجێڕانی شعرەکە ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدەیت کە ئەم وشەیە ئەم وێنە شعریە چ شتێکی تر ئەگەیەنێت لە زمانە ئەسڵیەکەیە کە احتیمالە لەو زمانەی کە بۆ وەرجێڕاوە ئەوە نەگا بتوانی لە ڕێگەی شیکردنەوەی بگەێنێت. بەڵێ بۆ بدۆزرێتەوە ئەوانە ئاخرجات لە زمانێکەوە بۆ زمانێکی تر جیاوازیانی تۆ لای ئێمە شتێکە ئێڵەی ئەم میتافۆڕی ئێمە وەری جێڕی بۆ ئینگلیزی لای ئەو هیچ کاریگەریەکی نییە تۆ لای خۆت باگارەکە حیفە بەڕاستی ئەم پاشخانێک لە پشت ئەم میتافۆرەوە هەیە لە زمانەکەی خۆتە کە تۆ ئەو دێڕە گوێت لێ ئەبێ میتافۆرەکەی تایە ئەو پاشخانەیش لەگەڵ یا هەیە بەڵام کە ئەم دێڕایکەی بە ئینگلیزی لەو زمانەیە ئەو پاشخانە نییە بۆیە ئەو واتاقوڵەی لێرە هەیەی لەوێ نایبێ ئەمە پێویستی بەوەیە ڕوونکردنەوەی زیاتری لەگەڵ بدەیت بۆ ئەوەی میتافۆڕەکە یان وێنە شعریەکە یان وشەکە کە هەستێکی قۆڵی تایە ئەو باگراوندش کە هەیەی لەگەڵیا بیبیتە ناو زمانەکەی تر بۆی ئاستی بەرزی ئەو شعرە و ئەو میتافۆرە ئەو دێڕە شعرانە بۆ خوێنەری زمانەکەی تریش دەرکەوێت کە بۆی وەرجێڕاوکردنەوە هەیە چونکە ئێمە گەر لە زارە جیاوازەکانەوە لە دیالێکتە جیاوازەکانە لە لووری لە کەرهوری لەمانە کە ئەگەر شعرێک وەربگێڕین بەڕاستی کە بەس بۆ سۆرانیش بە هەمان شێواز پێویستی بە ڕوونکردنەوە ئەبێت کە ئەمە ئینی کوردیشە. دوکتۆرێکێک دیکە لە پرسیارەکانم ئەوەیە تا چەندێک ئەتوانرێت ئەم توێژینەوانە وەکو بابەتێکی گرنگ لە زانکۆ و پەیمانگاکاندا سوودی لێوە بگیرێت و منهەجێک سوودی لێ وەربگیرێت. بەڵێ خۆی ئەم توێژینەوانە هەموو ئەو توێژینەوانەی کە بۆ ئەم کۆنفرانسە وەرگیراون لە ژمارەیەکی تایبەتی گۆڤاری زانکۆی سلێمانیا بڵاو ئەکرێتەوە. ئەمە لایەنێکە دوای ئەوەیش هەر ئەیکێن بە پێشنیازی کۆنفرانس و هەوڵین لە چوارچەوەی کتێبیشە بڵاو بکرێتەوە چکە گۆڤارەکان تا ڕادەیەک مەحدودترە سنووردارترە بەڵام کتێب تیراژی زیاترە و زیاتر بەناو خەڵکا بڵاوە بێتەوە ئیتر ئەو کتێبش تۆ ئەتوانی ئەو توێژەرانەی کە لە وڵاتە جیاوازەکان و لەگەڵ بەشداربوون بینێری بۆ ئەوانیژی تەمەوا لێ بچێتە دەرەوەی کوردستان و زیاتر بڵاو ببێتەوە. بەڵێ لە ئێستادا کە خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان بیانێت توێژینەوەیەک لەسەر بەرهەمێکی مەولەوی لەسەر شعرێکی لەسەر یەک لە کتێبە عەقیدەکانی بکەن سەرچاوی باش ئەتوانین بڵێن زانیاری باشان لە بەردەستە توانستان بۆ سەرچاوانە بگات. بەڵێ ئەم توێژینەوانە ئیتر ئەوە تا ئێستا لە کۆنفرانس پێشکەشەکرێ وەکو بڵاوکردنەوە جارێ بڵاو نەکراتەوە بەڵام هەوڵین بە زووی بخرێتە ناو ژمارەیەکی گۆڤاری زانکۆ بڵاو بکرێتەوە جگە لەوەیش هەچی بەرهەمی مەولەوی هەیە و چ شتێک پەیوەست بێ بە مەولەویەوە بەشی زۆری لەو ماڵپەڕی مەولەویە هەیە. یعنی ئێمە هەر لە کۆنفرانسەکە کە ڕامان گەیان بۆ توێژەرەکانی ژووسمان پێویستان بە هەچ بەرهەمێکی مەولەوی هەبوو دەستان نەکەوت پەیوەندی بە ماڵپەڕی مەولەویە بکەن بە PDF بۆتان دابینەکە ئەمە شتێکی باشە چکە خۆ دەزانی ئێسا بێ ئێمە سوود لەم تەکنۆلۆژیای ژوەربگرین کتێب جاران کتێب هەر ئەوە بوو ینی هارد کۆپی بووە بێتەوە بە وەرەخە و لە بەردەستاوی بەڵام ئێستا ئەو کتێبەی کە جاران تۆ ئەومە بوو لە بەردەستا بوو لە فلاشێکە سەدان و هەزاران کتێب هەڵەگریت و لاپتۆپێکەوە ئەیکەیتەوە ئەی خوێنیتەوە ئەمەش کراوە بۆ بەرهەمەکانی مەولەوی.
هەنگاوی دوای کۆنفرانسەکە هەنگاوی ئێوە چی دەبێ بوونە ئەو هەموو توێژینەوە و دەستکەوتە گرنگانی کە لە کۆنفرانسەکە بەدەست دەهێنرێت چۆن ڕێدەگەێنن یاخود هەنگاوی دوای کۆنفرانسەکە چی دەبێت؟ بەڵێ خۆی عادەتەن کۆنفرانس بە کۆمەڵێک ئەنجام و ڕاستپاردە کۆتایی دێ ئەو ڕاستپاردەکان دیارەکێت و ئەخوێنرێتەوە و بزانین چ ڕاستپاردەیەک دەرەچێت لەم کۆنفرانسەوە هیوادارین ئیشی لەسەر بکرێ و هەنگاوی دوایش وە گوتم ئەوەیە هەم لە گۆڤاری زانکۆ و توێژینەوەانە بڵاو بکرێتەوە بۆی بکەوێتە بەردەستی خەڵک هەم لە قۆناغی داهاتووریشدا وەکو کتێب هەوڵێن چاپ بکرێ بۆ ئەوەی زۆرترین تیراژی هەبێت و بڵاو بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر محەممەد تاتانی سەرۆکی لیژنەی کۆنفرانسی زانستی مەولەوی ناسی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبارەی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت. سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم و دەستان خۆش بووی هەوای سەرکەوتنتان بۆ سپاس بۆ تۆش